لا درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت ژمارەیەک لە مامۆسایانی یاینی سنووری قەزای چەمچەماڵ بە هاوکاری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ و خێرخوازێکی سنوورەکە قوتابخانەکانی سنوورەکە بەسەر دەکەنەوە و لە ماوەی چەند خولەکێکدا و بە کورتی باس لە ژیانی پێغەمبەری سەروەرمان درودی خۆی لەسەر بێت بۆ قوتابیان دەکەن. بۆ ماوەی چەند ساڵە دەستان بە پرۆژەیە کردووە لەگەڵ کێشان؟ لەگەڵ مامۆستا عەزیز و مامۆستا نەبەزە ئەگەڕێین بۆ مەکتەبەکان و مزگەوت و ڕێگاوبان و ئەمانە خێرخواز لە ڕای خوا و ئەم مانگی یادی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله تعالی علیه وسلم ئەمینانەمان بەیاد کردووە. ئەوڵێ دوو قسەی خێریان بۆ بکەن و باسی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم ئەوانە. ئەمیشەیەوە هەر لەبەر خۆشەویستی پێغەمبەر؟ ئارە وەڵا لەبەر خۆشەویستی پێغەمبەرە ئەمیشاکەین. تا چەند زەرورە بڵین کەسانی خواپێدا و کەسانی دەوڵەمەند وەڵا ئەو کەسانەی هەیانە قوسوور نەکەن و یادی لەدایکبوونی پێغەمبەر بکەن صلی الله تعالی علیه وسلم. تا چەند بەم پرۆژانە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ئەم مناڵانە خۆشەویستە بێت؟ وەڵا هەتا بڵێ خۆشەویست مناڵانە لای پێغەمبەری خوا خۆشەویست ئەبن. مامۆستایانی یاینی بەشدار لە پرۆژەکە باس لەوە دەکەن ماوەی 2 ساڵە پرۆژەکەیان لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش بەڕێوە دەبن، بەڵام بەنیازن لە ساڵانی ڕابردوودا پرۆژەکەیان فراوانتر بکەن و ژمارەیەکی زیاتر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەسەر بکەنەوە بۆ ئەوەی ژیانی پێغەمبەری ئازیز زیاتر بە منداڵان و قوتابیان ئاشنا بکەن. پرۆژەکەمان ئەلحەمدولیلا ئەمە بۆ دووەم ساڵ ئەچێ لەسەر ئەرکی خێرخوازی شارەکەمان کە حاجی حوسێن زەنگنە قوتابخانەکان بەسەر ئەەکەینەوە دەمی ئەو قوتابیت چاوگەشانە شرین ئەەکەین و پرۆژەکەمان ئەلحەمدولیلا هەردوو ساڵەکە لە کاتی یادی مەولودا بۆ یعنی مانگی ڕەبیع الئەوەل مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە هاتوونەتە ئەم قوتابخانە باسی چیان بۆکەین ئەڵین پێغەمبەرەکەمان محەممەد الموستەفای عەلەیهی السەڵات وەسەلام باوکی ناوی عەبدوڵڵایە و لە شاری مەکە لەدایک بووە و تەمەنی پیرۆزی مبارەکی 63 ساڵ بووە 23 ساڵی پێغەمبەر بووە و لە شاری مەدینە وەفاتی کردووە دایکی ناوی ئامینە بووە. ئینشاءالله ئێمە نیەتمان هەیە و ئومێدیشمان هەیە هەجارە کوور دەڵێ ئەگەر ئاو لە دوای بێڵمان بێ پشت بەخوای گەورە ئێمە ئەتوانین پرۆژەکەمان فراوانتر بکەین و گەورەتر بکەین بۆ ئەوەی زیاتر شوێنەکانی تر قوتابخانەکانی ترە تاکو مەعهەد و زانکۆکانی تر بتوانین بە شێوەیەکی تازەتر دیپێت سیمینار ئەمانە دروست بکەین لەسەر ژیان و ژیاننامەی ئەو سەروەرە کە نوری شاومانە و تاجی سەرمانە زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە خەڵکی بناسێنین ئینشاءالله. گەلی کورد لە مێژە بەهۆی پابەندبوونی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی بە بۆنە ئاینەکان بە گشتی و یادی لەدایکبوونی ڕابەری مرۆڤایەتی بە تایبەتی داوە. ساڵانەش لە مانگی مەولوددا چەندین چالاکی جۆرا و جۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستاندا بەو بۆنەیەوە بەڕێوە دەچن. ساڵانە و لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوادا درودی خوای لەسەر بێت مسلمانان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ناوچە جیاجەکاندا بەهۆی خۆشەویستی لە ڕادەبەدەریان بۆ ئەو سەروەرە چەندین چالاکی هاوشێوەی ئەم چالاکی ئەمڕۆ ئەنجام دەدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.